نا درد تا نه کردستانه، درد تا نه گلی کرده، درد تا نه راستیه، درد تا پره اسماعیل آیگون. تو بخواد بیجی و اردانه من نه بسا. نه پرچه اردانه بسر کاری کی هم دکن. دما خوش به از دخوازم بیجاری هنه که بحثا راستیا شوان پرور بکم. وقتی هند زانن شوان پرور هر جاری با آوه که خاطینه روژاوی مخابه نوجی تراژدیه که کسران بیجه که وقتی شوان پرور که آسته که گیسته آسته که آسته خراب وصا نظم که محتاج بیه به تشتین پوچ خابینه روژاوی. گرک جرا به تشتین پوچ ایرشی خلقیت که ایرشی باوریانت که ایرشی دین که اولاند که چی نعیشویه دیگه. و جرج رابیه به مانا بارزانی به مسئول بارزانی خاطینه روژاوی و پروپاگاندایی دیگه. هونجی میجی گاوا بپرسن بیجی شوان تو چاو هل بجیره؟ او دروچه شوان نشان ده چما اونی بیشن چما وقتی اون زانن ناو شوانی راستی اسماعیل آیگونه باشه اسماعیل آیگون چاوا بو شوان چاوا بو دکتر شوان وقتی اون زانن دکتر شوان آنجی سعید قربزی توپراخ کسایتیه که سیاسی بو جدیر سمی بو شورشگرک بو دخواست باکوری کردستان شورش که به دست بیکرن پارتیه که آوا کرد چول باشوری کردستانی بجیبو جبو کنه دیجی ترکیه شهر به دست بیکرن لسال 1971 به فرمان مولانا مصطفی بارزانی به دست بارزانیا هاتا کشتن جنازی ویدان استخبارات ترکیه. Sonra o hakkında o karar verdiler. Kararda 21 kişi vardı parti meclisi, Barzani'nin parti meclisi. Tahmin ederim 18 kişinin kararıyla onun idamına karar verildi. بشب وقتاك بردويدي يعني جبوي وكا دعوة طبي دا يا شد بيجي دا ويك نخشك وفات دبي بيجي بيجبرتش أبويا اجبر ودو أشياء بس براسي شكيوار نبو بتشونا ويدي طاريبو وأونا آنين وبأمري شورشي تنفيذ كرن أو نا كشتن سيبون نشاش ما خيابو يعني خيابو أو يعني تفنج أو يعني بيشت فاد الفيدا وانا دسوا قدامون الفيدا أوت كرن وبيشتوينا أو يعني إنما دنج واحد. برای دکتر شوان بخواد دکتر بو لی سیاست مدار بو. اسماعیل آیگونجی پشتی که او یک بهیست ناوی دکتر شوان بهیست رابو ناوی دکتر شوان لقا کرد. و پشتی دمکی او ناو دزی وکی که دکتر بد هاگریا وکی که گلک جارات بین ناو خود دنیسا دکتر شوان بی که فدی بکه بی که روژه که ریزه نشانی دکتر شوان بده وی آوای ناوی وی بکارتی نه لب قاتل دکتر شوان را تاب دگره ایرو رکناما قاتل دکتر شوان دگه أباجي جناب سروك بارزاني كك مسعود بارزاني بخو حفتي صالة كد نابا بخدمتي حمو زحمته إيش وتعدي ملتي كرديتية که ثروت مسعود بارزانی چنده؟ هر نده جاده بین 600 میلیارد، هنده بین 48 میلیارد، هنده بین 100 میلیارد. اوه کس نزانن ثروت من چنده؟ شوان پرور دبیجه بارزانی شورشگرن 7 سال خدمت کردستانی کرنه کازنه که بحثا و خدمتی بکم چه خدمت کردستانی کرنه مولانا مصطفی بارزانی قاضی محمد بتنه هیلا و بازدا دمکو روابریا کمارا کردستانی لمحابات بریار گرده بولدیجی شاه ایران لبر خوابده جنرال شهر مولانا مصطفی توی 500 پشمرگه قبازدا جمع اراز درواز که چو سوویت کو خیانت ل کماره کرده بوله کرده کرده امجا رادیو حزب دموکرات کردستانی گوتارا دکتر قاسم لوگو داری بکن که چه بحث خیانت مولانا مصطفی بارزانی و هفکاریاوی بشه ایران را دیگه رژیمی شاو دارو دستی بارزانی پیکوا لهو تقلای کجان نوی آگری راپری چکدارانی کردستانی ایران دابون بارزانی للایک چەکدارەکانی خۆی بۆ ڕاونانی تێکۆشەڵانی حزبی ئێمەدەناردا هاواری جاش و ژاندەرمەکانی شاو بله شوان پرور بحثا مزناهی آوان دکه بحثا خدمت آوان دکه به فرمان مولانا مصطفی بارزانی به برمایه شورش اتحاد فتساندن سلیمان معینی لچه از مری سلیمانی کشتن جنازه دانشگاه ایرانی لساڵی 1347 دا ئەگەر لەولا کاک سلەیمان بەدەستی قووەت شماغەکانی بارزانی شەهید کرا
لەمداچەوە بە ماوەیەکی زۆر کەم تێکۆشەری بەناوبانگ مەلا ئاوارە گیرا و قاش پێمان شەهید کرا. پاشێ مەلا مستەفا بارزانی ساڵا 1975 100,000 پێشمەرگە تەسفیە کرد ئاش بەتان ئیران کرد چۆ لە کەرە جێری کێرەکە شاهی ئیرانی ڕۆنشت. بەێ ئەوە خزمەتە کۆچ بۆ کوردستانی کردە 100,000 پێشمەرگە تەسفیە کرد. دیسا وێ جارێ زارۆکی نوی پشتی و شاهی ئیرانی چۆ خۆمێنی هات ساڵا 1970 و نەهەی وێ جارێ مەسعودێک کوڕێوی ڕابوو بۆ شریکێ خۆمێنی شارێک کوردیان ڕۆژهەڵات کرد. دارودەستەی بارزانی و ئێستا بە وەسیلەی کوڕەکانی بارزانی ئیدریس و مەسعود ڕابەرایەتی دەکرێن ئەوانە بوونەتە مزدوری ڕژیمی خومینی و لە هەموو شەڕەکانی دژی ئازادی خوازانی ئێران لە کوردستاندا بەشدار. Les trois formations, ce sont les fils de Barzani. بەێ شوان پەروەەر بەحسا دەموکراسی دیکە دەبێژە دەموکراسی هەفتێ ساڵا دەبێژە 100 ساڵا خزمەتی دەکەن دەموکراسیە دەبێژە دەموکراسی هەیە. ڕێبازە پارتی دەموکرات ئەم دەبێژن دەموکرات و ئەم دەبێژن هەلبژارتن شێوەیەکی دەموکراتیکە vê partiyê 100 ساڵێک و خزمەتا vî ملەتی دکێ. چی کشان دەموکراسی گەلو حتا مەلا مستەفا بارزانی مەر سەرۆکی پارتیە بوو. نەهاژی و جوێ ڕۆژێ حتانەوە ساڵ 1970 و نەیە حتانەها مسعود بارزانی سەرۆکێ وێ پارتیە و دەموکراسیە نەوە وێ پارتیا دەموکرات ها کوردستانیە. جیگەرێوی یەک کوڕێویە یەک برازیویە هەردووش بارزانینە. ئەوە دەموکراسی. بەێ ساڵ 1970 و نەهەیە دەما شاهی ئیرانی چۆ خۆمێنی هات ڕۆژنات کەتە دەستی کوردان. ئەو شۆرەشگەرێک قاش و شۆرەشگەرێک و شوان پەروەەر بەحسێ دیکە دبجە خزمەتە کووردا کردە مەسعود بارزانی چی کردن دزانن؟ ڕابوو دژی قاسملو لە دژی پێشمەرگەیان ڕۆژهەڵاتی کوردستانی لە دژی کۆمەری شەر کرد. ئێمە حەزبی دیموکراتی کوردستانی عێراقن بە ڕێهبەری مەسعود بارزانینە و لەگەڵ مەسعود بارزانینە و مەسعود بارزانیژێک هەر لەگەر جمهوریە ئیسلامیە پەیامەوە لە بوو پاسدارانی دلێر کە ئێمە هاریکاری مە بکەن و ئێمە هاریکاری ئەوانە دەکەن کە ئێمە هەدەفێمە بچێت بۆ کەم دژمنێمە کوردی ئیران بزانت قاسملۆ وەختی ئێمە لەگەڵ جمهوریە ئیسلامە هەکی علی عونیە کوونها دەوێ خۆپان دکە بەحسە کوردستانی دکە ئاینی علی عونی بۆ سەر تەلەڤیزیۆنین ئیرانی دگۆ دژمنێ ما کوردە ئیرانی قاسملۆ بڵا بزانن ئەم بە خۆمێنی را پێش بە پاسەڕین ئیرانی را ئەمە شەری وان بکەن و خۆمێنی بە مەرەیە ئەم بە مەسعود ڕەنا مەسعودی بە جمهوریە ئیسلامی را دەگوت. ئێمە حەزبی دیموکراتی کوردستانی عێراقن بە ڕێهبەری مەسعود بارزانینە و لەگەڵ مەسعود بارزانینە و مەسعود بارزانیژێک هەر لەگەر جمهوریە ئیسلامیە موافقەتی کرا کە بە ڕێهبەری ئیمام خۆنیمینی لە هاریکاری مستەزعفانە و هاریکاری جمهوریەتی هاریکاری مەیە هاریکاری مەسعود بارزانی پەیامەوە لە بوو پاسدارانی دلێر کە ئێمە هاریکاری مە بکەن و ئێمە هاریکاری ئەوانە دەکەن کە ئێمە هەدەفێمە بچێت بۆ کەم دژمنێمە کوردی ئیران بزانت قاسملۆ وەختی ئێمە لەگەڵ جمهوریە ئیسلامە هەکی شەڕێمە بکە شەڕێوان دەکرد. ئێوە لە چەند شەڕدا بەشداریتان کرد؟ بەێ مەسعود بارزانی بە بوو جاشێ ئیرانی و شۆرەشە ڕۆژهەڵات جارا و دیە قەتساندن. ئەوانە بوونەتە مزدوری ڕژیمی خومینی و لە هەموو شەڕەکانی دژی ئازادی خوازانی ئێران لە کوردستاندا بەشدار. بەێ شوان پەروەەر بەحسا شۆرەشگەریە دکە بەسا وڵاتپارێزیە و خزمەتەوان دکە شنگال فرۆتنە داعشێ و بازدان ئەوە خزمەتگەرو حتا کارێتی ئەس کارگەرێ لە قەحفدە بووم ئەس پارتی دیموکراتی کوردستان کارگەر بووم بەس ئیرۆ ئەوێت خۆتکردن مەسئولیتمە تەنظیمی عەسکەریەکە سیاسی هەمیە بازدایە 8,000 حتا 10,000 پێشمەرگە وەکە قاعدة پێشمەرگە گوتی هەبوون شنگالێ مع الأسف مخابن ئەوانە دزی و تجارەتێ دەکەتن بشێوەکی درستی مجموعات و سنووری شنگاری نەگرتن تجارەتێ دەکەتن پەرا دەکەتن هەتا ئەو داعش کەتە شنگاری هیچ دەسەڵنانی بەری خەڵکێکی مەدەنی بازدا کەرکووکی دناودا
تناوى 24 ساعت داده 48 قضا و 16 نوچه تسلیم هزه هشت شعبی عراق کرن راوین مسعود بارزانی دبیجاج بوکو خوین درجه خلقی کرکوب ترسیان لچه هجی من نازم احمد دور نیتی اوامان نیا یک فشکیش تقین خلقی کرکوب ترسیان لچه هجی من نازم احمد دور نیتی اوامان نیا یک فشکیش تقین پێشمەرگە زۆرێک لە ناوچەکانی تری چۆڵ کرد تەنها بوو ئەوەی خوێن نەڕژێت و ئەو شوێنانەی کە جەیش و حەشت هاتوونە تێیدا هەمووی ئەوە بووە کە بە ئاشتی چۆڵ کراوە و پێشمەرگە شەڕی تێدا نەکردو ما با آشتیه چول کرد ما با آشتیه بالا کرد کلو پیشمرگتی اوه کت خون نرجه او بو پیشمرگتی و تا کشوان پرورد جوا هاتم پیشمرگی ما هلاتنیش هیا و سجار هلاتین چوینه ترکیه چوینه ایران هلاتنیش دبی و شرش دبی و برام او استلیرم استهلنا تمام الحمد لله هلناوتم وليرم تام لحظه ايش ليرم داي توزكي تنسان نازاني شد في برام اول پیشمرگی شوان پرور تو بحثا کشان پیشمرگی هاتی کی گلو او پیشمرگی کو کردستان ده فروشن بنا خاک فروش او کس نزانن ثروت من چنده خاک فروش لوماره بنا خاک فروش آخر ده فروشن آنج پیشمرگی این روزنات که هاتنا تصفیه کرن به دستی وان پیشمرگی خاک فروش نوی پیشمرگی آجی حرمان نمخوابن بجم مخابن بتجارت دکتن ریکوپیک نکرن ناویوان پیشمرگه خرا کرن يعني پیشمرگه ناوی که مقدسه ناوی که هجایی بو صد مخابن يعني ناوی پیشمرگه تکبرن هیچ دستلنانی بری خلقی که مدنی بازده شوان پرور کی بول دجی روجوای کردستانی خندق کولان تشبیه کرد اول خدمت کی است نیوی بهدینانه دوید ارتشا ترکیه تو سیرکا 400 گنده مچولا 1 2 3 4 400 گنده مچولا لبرف بزمک دکن لگل داگیر کران خاک و خاک ما روش با روشت فروشن با اف داگیر کرانه اوه کردایتیه تشبیه که گلو 400 گنده بهدینانه والا کرن انها اوه خدمت ها کودکن 33 ساله چه کرن؟ نفت و پترول دانه عراقی، گمرک دانه عراقی، خاطرنا نوخایی دانه عراقی، کمیسیون هربجاتنه دانه عراقی نها نکارن هربجاتنه بگیرن نکارن معاش بدن علی عبنی دی بجا من نیو معاش دادا ما هر تشتا عراقی من نیو معاش دادا بجی چو هر تشتکی عراقی ویای ما یبو کری چه استفاده کنی شو که من نفت تسلیمی عراقی کرد من نیو معاش دا او نیو جابونا سبب کو بیتا برینه اوه خدمت ها کود بحثی که شوان پرور نا دردتا نه کردستانه دردتا نه گلی کرده دردتا نه راستیه دردتا پره اسماعیل آی کن تو بخواد بیجیوا اردانمه نه وصا نه پرچ اگر دانم سر کاری کی ام دکن نه وصا از نو بیجن بخواد بیجن پارلمانتر گوران کن ها بیا سروکی لیستا هلبست همه صالح دبیجه اردک دانه شوان بهای 20 میلیون دلاره شوان پرورد لبرو یک دو سرودی خوش بازویه که دنیا بهای 20 میلیون دلاره حکومت آمجی پیشکشی مکری در فتک امجی خدمت که دخواست بکن بله 20 میلیون دلار دانه تجربه کن تو گله کرد بخوابینی هند زانن گرو پکیج بو چه شوان پرورشانده با مسعود بارزانی دست خود نستر وجدان اقوا دقیقه کلی بفکرن پکیجی جشوان پرور خواست گوهر با مسعود بارزانی توی حیاته که هرن بجن مسعود بارزانی امر جای دکن دوی روشا حساس ده پیوسته کرد ببین یک اتفاقا قد چیکن روشلات ناوین دکاله دوی ام خوابکن یک امجی ستاتوی که بدست بخن نه چه بترکاره نه شر گله نکه نه شر کردان نکه آخر نفروشه ترکا خیانتی نکه گوت شوان پرور هر وان گوتناش مسعود بارزان را بیجه بلا ریا راست ببینه شوان پرور چه کرن زانن شوان پرور چوب پیرا بازار کرد عرضی 20 میلیون دلاری شستان شوان پرور لبرو یک دو سرودی خوش بازویه که دنیا بهای 20 میلیون دلاره نه پرچ اگر دانم سر کاری کی ام دکن ایرو حتی بکی شورشگر را دفروش گره کرد ایلی نو گره برای کترابی بخوابینه شوان گوتنی وسط نراست نبیجه نلایقیتا عیب شرمه
دادگواز هنرمند کم 5 سالا من خدمت هنر کردی کریه لی مخاب انتخاب گیشتن جا آستا کید او قاس خانزم کریه تا بوی سیاستی بوان گوتنی پوچ بوی هلوستا خواه تا وسا خوانی آستا کی کو ایدی حسکری انتای بری یکو لتا گوداری دکرن یکوش دنگ تحز دکرن مخابن رابونا شترد بیجن شوان پرور تتزانی بجیه کو بیجن شوان پرور دی بیجن شوان پرور از بارم او قصد بسیطه